بەڕێزان بەلای تەوەری یەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆ بە سەبارەت بە فستیڤاڵی دەواازەی سلێمانیە کە تێدا ماوەی 8 ڕۆژ بەردەوام بوو دوێنێ کۆتا ڕۆژی فستیڤاڵەکە بووە بەتام فستیڤاڵە با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات ئەم سپۆنسەرە بڕێوە چ بەم لەگەڵ زۆر بەڕێز ژیار بەختە کە بەڕێزان ڕێخەرێکی فستیڤاڵی دەواازەی سلێمانی گفتوگۆ زیاتری فستیڤاڵەکە دەکەمانسەم ئەم فستیڤاڵە سەردانیکەران چۆن هاتن بۆ فستیڤاڵەکە ژمارەیان چەند بووە ئەو چالاکە جۆرە جۆرانی کە لە فستیڤاڵەکەدا بەڕێوە چووە کامانن ئەوە هەروەها ئەو خواردن و ئەو شتا جیاوازانی کە لە فستیڤاڵەکەدا نمایشکرابوون بەگشتی چی بوون و چی لەخۆ گرتووە کاک ژیار ساڵ لەبێ باین باش زۆر بەخێر باین تامەر زۆر سپاس مەمنون کاک ژیار دەست خۆشتانێ دەکەین بۆ ڕێخستنی فستیڤاڵی دەواازەی سلێمانی فستیڤاڵەکە مای 8 ڕۆژ بەردەوام بوو جا دەمەوێت باسێکی فستیڤاڵەکەمان بۆ بکەیت فستیڤاڵەکە چۆن بەڕێوە چوو بەڵێ فستیڤاڵی دەواازەی سلێمانی فستیڤاڵێک بوو تایبەت بوو بە بۆنەکانی سەری ساڵ لە 24 دوانزە دەستی پێ کرد بۆ ماوەی 8 ڕۆژ تا سیوێکی دوانزە ڕۆژانە لە کاتژمێر 4 تا دوانزەی شەو لە ماژیمۆڵی سلێمانی بۆنەیەکمان ساز کرده بوو فستیڤاڵێک کە خەڵکی سلێمانی و چواردەوری سلێمانی سەردانیان نەکردین کۆمەڵێک براند لەوێ ئامادە بوون لە خواردنگە لە کافەکان و لە کۆمپانیا هەمە چەند شتەکان و چەندین براندی لۆکەڵی و غەیری کوردستانیش لەگەڵمانە بەشدار بوون لە کۆمپانیا ئەلکترۆنیەکان لە کۆمپانیای اتصالاتەکان لە ئیشی دەستی و خۆشبەختانە خەڵکێکی زۆر زۆر سەردانی فستیڤاڵەکەی کرد و فیدباکی خەڵکەکە زۆر زۆر باش بوو لەسەر فستیڤاڵەکە و توانیمان لەو ماوەیە لەو ماوەی 8 ڕۆژەیە شتێکی جیاواز پێشکەشی سلێمانی کەین و خەڵکی سلێمانی سەردانی شوێنەکە کاک ژیار ژماری سەردانیکەرانی بۆ فستیڤاڵەکە چەند بوون ئایا ڕۆژانە ژمارەکان دەگۆڕدان یاخود بەگشتی ژمارەکان سابت بوون و لۆ ئاستی ئەو چاڕوانی ئێوەدا بوو بەڵێ ئەوەی کە ئێمە پلانەکەمان بۆ دانا بەڕاستی ئێمە تەسەوڕمانە کرد لە ڕۆژانە 10 بۆ 20,000 کەسێک سەردانی ئیڤێنتەکەکە بە پێی و داتانەی کە پێشتر وەرمانگرتە بوو بەڵام خۆشبەختانە ژمارەکە زۆر لەوە زیاتر بوو کە بە کۆی گشتی 8 ڕۆژەکە زیاتر لە 300,000 کەس سەردانی فستیڤاڵەکەی کردووە و مەژمایی دڵخۆشیە کە خەڵکێکی زۆر زۆر سەردانی فستیڤاڵی کردو بگرە خەڵکی تیا بوو ینی کە ئێمە ڕۆژانە لە فستیڤاڵەکەی بووین خەڵکی تیا بوو دووجار و سێجارە هاتەوە بۆ فستیڤاڵەکە لە بەرەوەی کەشی فستیڤاڵەکەی بەدڵ بوو. بەڵێ سەردانیکەران زیاتر کورد بوون عەرەب بوون گەشتیاران بوون کێ بوون زیاتر کە سەردانی فستیڤاڵەکانی بەڵێ لە چەند ڕۆژی یەکەما تا ڕۆژی سێم بۆ حکومێکی تر وردە عوتڵە دەست پێ کرد و پشۆکان دەستی پێ کرد خەڵکی سلێمانی و چواردەوری بوون بەڵامی تر لە دوای ئەو لە ڕۆژی سێم و چوارەمەوە کە بەدیمانە کرد گەشتیارێکی زۆری عەرەب سەردانی فستیڤاڵەکەی کرد و بێجگەلەوە خەڵکی دەرەوەی سلێمانی لە شارەکانی تری کوردستان و قەزاونەحەکان و سەردانیان نەکردین و خۆشحاڵ بووین کە خەڵکی زۆر زۆر سەردانی سلێمانی کرد و ئێمە هەدەفی ئیشەکەمانەوە بوو کە گەشتیارێکی زۆر بەرەو سلێمانی بهێنین بێن سەردانی میڤێنتە ئێمە بکەن و هەڵبەتە کاک ژیار لە فستیڤاڵێکی وەهادا کە بۆ شێوازە فراوانە بەڕێوەبێت ژمارەی بەرچاو لە براندی ناوخۆی و جیهانیش بەشداریان کردووە ئامادەکاریێکی باشی دەوێت ئامادەکاریەکان چۆن بەڕێوە چوو کە تێدا 8 ڕۆژ بەردەوام بوو چەلەکی جیاواز و نمایشی جیاوازی تێدا بوو وەروەها تا چەندێک توانیتوانن لەڕێگەم فستیڤاڵەوە هەلی کار بڕەخسێنن گەنجانێک بکەنە سەرکار یاخود بتوانن کە لەم مای ئەم هەژۆژەدا زۆرترین کار بۆ گەنجام دۆزنەوە بەڵێ بەنسبەت هەلی کارەوە تەبەن بێجگەل لە ستافی خۆمان کە ستافێکی کاملمان هەبوو لە ستافی ئۆپەرەیشن لە ستافی سکوریتی لە پاکردنەوە لەو ستافانێکیش لەوەیەکەن ئێمە نزیکەی 7 بۆ 72 براند و خواردنگە و کافتریاکان لێوە بەشدار بوون و هەر یەکێ لەم براندانە مجموعەیە کارمەندیان هەبوو کە لەوێ ئیشیانە کرد ینی شوێنمان هەبوو نزیکەی 4 بۆ 5 کەس لەوێ ئیشێکرد بە بەردەوامی ڕۆژانە کە مەش هەلی کارێکی زۆر ڕەخسا بوو بووانە پێشگەل و ستافانی کە خۆمان هەمان بوو ئەمەش هەر خۆشحاڵین کەنی توانی بێتمان هەلی کار بڕخسێنین بۆ گەنجانی شارەکەمان. بەڵێ خواستی هاوڵاتیان لە فستیڤاڵەکەدا بۆ شتومەکەکانی ئەوێ چۆن بوو ئایا توانراوە ئەو براندانی کە لەوێ نمایشکراون تایبەتی خواردنەکان و هەروەها ئەو کەرەسە جیاوازانی کە لە فستیڤاڵەکەدا هەبوون کڕیاری هەبوو و خواستی خەڵک بۆ شتکڕین چۆن بوو؟ بەڵێ خۆی بە پێ ئەو جەوی کە ئێمە دروستمان کردبوو لە فستیڤاڵەکەیە
لە دیزانی کۆشکەکان لە ئەو دیکۆری کە تایبەت بووە سەری ساڵ خەڵکەکە حەزی ناکرد بڕوات بەردەوامە بوو لە سەردانیکردنی هەموو کۆشەکانی تر یعنی کە بەشداربووی کە سەردانیکەرێک لە کۆشکی یەکەوە دەستی پێ کرد هەموو کۆشەکانی تاوا کرد اینجا لە شوێنەکە ڕۆیشت ینی ئەو هەر کەسێک کە لەوێ بوو نزیکی دو-سێ سەعات لەوێ ئەمایەوە و سەردانی کۆشەکانی کرد شتکڕین بە پێ و فیدباکی کە وەرمانگرتووە لە زۆربەی زۆری براندەکان خۆشحاڵانە سەردانیکەران توانیویان لێوێ شت بکڕن لەگەڵ دوکانەکانە هەم لە خواردن هەم لە کۆمپانیەکان هەم لە شوێنە جوانکاریەکان لە ئیشە لۆکاڵەکان ینی شتێکی زۆر زۆر باش بوو بە هەموو براندەکان بە پێ و فیدباکی وەرمانگرتووە. بەڵێ فیدباکی خەڵک چۆن بوو بە ئێوە؟ بەڵێ فیدباکی خەڵک خۆی ئەوە بۆ ئێمە زۆر زۆر باش بوو خۆشیش بوو کە فیدباکێکی زۆر زۆر باشمان بۆ هاتەوە لە براندەکان لە خاوەن براندەکانەوە لە خاوەن کۆمپانیەکان لەو خەڵکانی کە سەردانیان کردوین و لە کەسایەتی دیارەکانی سلێمانیەوە هەموو دەستخۆشێکی زۆرمان بۆ هاتووە و فیدباکێکی زۆر زۆر باش هاتووە کە شتێکی جیاواز کراوە لە سلێمانیە کە هەم پشۆکانی سەری ساڵ و کۆتایی ساڵیشان بەیەکەوە بەستەوە و بۆنێکی جیاوازمان پێشکەش کرد. بەڵێ هەموو ئەو کەسانی کە لەوێدا کە وەکو فرۆشیار کاریان دەکرد لە فرۆشەکانیان ڕازی بوون تبوحی ئەوان بوو بەشدارێکی دیانە فستیڤالەکە؟ وەڵی بەپین ئەوەی کە وەرمان گرت بتوانم بڵێم لە 95-98یان ڕازی بوون لە فستیڤالەکە و زۆربەی زۆریان لە براندەکان داوایان کردووە کە بەردەوام بین لە فستیڤالانە و فستیڤاڵی داهاتوومان بەیەکەوە بکەین و ئەوانش بەشدار بنەوە لەگەڵمانە ئەمەش ینی ئاماژەیەکە بۆی کە فستیڤالەکە سەرکەوتووە و لێ ڕازی بوون. بەڵێ کاکژێر هەبەتا دەستگای میدیای کورسات سپۆنسەری فستیڤالەکە بۆ دەمێت ڕۆلی ئەوانم پێ ڕۆلی دەستگای میدیای کورسات لە مای ئەو هەژڕۆژی فستیڤالدا چۆن هەڵدەسەنگێنی؟ بەڵێ بەنسبەت دەستگای میدیای کورساتەوە تەمان خۆشحاڵانە ئێمە کە دەستمان بە پلانەکە کرد دانانی پلان و بیرۆکەکەمان کرد بیرمان لە هیچ شوێنێک نەکردەوە کورسات نەبێت چکە کورسات ماڵی هەمووانە و بۆ ئەم بیرۆکانە دایمەن لە پێشەنگا بووە و دەستی گەنجانی گرتووە و هاوکار بووە لەم جۆرە فستیڤالانە بە تایبەت ئەو شتانی کە لە سلێمانی ئاکرێ بۆ خزمەتی شاری سلێمانیە زۆر هاوکار بووە بۆیە بۆ ئێمە شتێکی زۆر زۆر باش بوو کە پرۆپۆزەڵمان تەقدیم کردو لەلایەن بەڕێوەری دەستگای میدیای کورسات و بەرپرسانی هونەریەوە قبول کرا و جگەل لەو هەژ ڕۆژە لە پێش ئەو هەژ ڕۆژەشەوە دایمەن هاوکارمان بوو لەگەڵمانە و بە بەردەوامیش ستافی کەناڵە جوانەکەی کورسات لەگەڵمانە بەردەوام بوون لێوێن و هاوکاریان کردین و زۆر زۆر سپاسیانەکەین. هەڵی خۆتانە کورسات هەڵبەتە کاک چالاکی جیاواز لە فستیڤالەکەدا بەڕێوە چوو هونەرمەندانی جیاوازی شتاپان کرابەوە تا چەندە کاریگەری هەبوو لەسەر ڕاکێشانی خەڵک بۆ ناو فستیڤالەکە؟ بەڵێ ئێمە ویستمان چالاکیەکانمان هەمە جۆرە بێت نەمانویستەنها بەس میوزیکی تیا بێت چالاکیەکەمان ئێمە چالاکیەکان هەمە چەش نەبوو چالاکیمان هەبوو تایبەت بووە مناڵان چالاکیمان هەبوو بۆ گەنجان چالاکیمان هەبوو بۆ خێزانی بە درێژای فستیڤالەکە هەموو شەوێک چالاکی میوزیکمان هەبووە گروپێکی لوبنانیمان هەبوو کە بە بەردەوامی هەموو شەوێک لەوێ نمایشیانە کرد نماشی بووکەڵەکانیانە کرد و خەڵکانێکی زۆر زۆر حەزیان لەو جەوە بوو بێجگەلەوە ماجیک شۆمان هەبوو چالاکی سحری و چالاکی دابشکردنی هەدیە و مجموعی چالاکی ترمان هەبوو هەروەها لە کۆتایی فستیڤالەکەشا مجموعەیەک خەڵات لەلایەن براندەکانەوە دەرچوو بۆ ئەو کەسانی کە سەردانی فستیڤالەکەیان کردووە. خەڵاتەکان چی لە خۆگرت خەڵاتەکان تەبەن هەم شەریکەمان هەبوو هەموو ڕۆژێک خەڵات دەرەچوو بۆ ئەو کەسانی کە سەردانیوانە کرد و لە کۆتاییشە 3 خەڵات دەرچوو کە شەریکی DLC بوو خەڵاتی ئەلکترۆنی دەرەچوو ئەوەکو سپۆنسەری گۆڵ بەشدار بوو لەگەڵمانە ئیتر لە تەباخ و لە شتی ناو ماڵۆمانە و هەروەها شەریکی بەساڵش لەگەڵمانە 2 لیرە لەوێ دەرچوو بۆ کەسانی کە لەوێ شتیان کڕیوە و بێجگەلە و داشکانانی کە لەوێ ئیرا بۆ کەسانی کە لەوێ بەشدارن هەر کەسێ سەردانیوی کردبێت لە براندەکانە داشکانی وەرگرتو ئەمە خاڵێکی جیاواز بوو بێمە لە فستیڤالەکانی تر کە بەڕێکەوتن بە سپاسەوە لەگەڵ هەموو براندەکانە توانیمان نرخی کاڵەکان شمەکەکان لەو فستیڤاڵێما دابشکێنێت لە خواردن و لە هەموو ئێوە ڕاقب بوونە بەسەر نرخی شتومەکەکانی ئەوێەوە؟ بەڵێ ناڵم وەکو سپاسێکەکەم بۆ هەموو براندەکان کە هاوکارمان بوون توانم بڵم لە 1985 براندەکان لەگەڵمانە بەشدار بوون نرخیان دابەزان ئۆفەریان پێشکەشی بەشداری کەرانە کرد لەو فستیڤالەکەیەک ئەمە شتێکی زۆر زۆر باشە بۆ ئێمەش و بۆ خەڵکیش کە سەردانی کرد
کردووە توانیمان ئەوەش لەخوا بەزیابێش بەسەکۆتی بکەین. پێت وایە تا چەندێک لە ڕووی ئابوووریەوە ئەم فستیڤالە سوودی دەبێت؟ بەڵێ بەو پێوی کە گەشتیارێکی زۆر ڕووی لە سلێمانی کردووە بگرە بەهۆی ئەوەی ئێمە بوو بێت یا بەهۆی هەر بۆنێک ترەوە بێت سوودێکی زۆری ئابووری هەبووە و هەروەها سوودێکی زۆری ئابووری هەبوو بۆ ئەو دوکانە و براندانی کە لەگەڵمانە بەشداریان کردووە هەم بە براندینی خۆیان هەم بە دەستکەوتین داهاتێکی زیاتر بۆ ئیشەکەیان توانیمانە سوودێکی ئابووری بگەینین بەو بە سلێمانی و بەو کەسانی کە لەوێ ئیشیان کردووە. کاکژار ئێوە پۆلنتان کردووە کە ژماری سەردانیکەران چەندێکی ناوخۆیە چەندێکی دەرەوەی چەندێکی شارەکانی دیکەیە یاخۆ هەر بەگشتی ڕژی سەردانیکەرانتان لایە؟ بەڵێ وەکو پۆڵنکردن نەمانتوانی بەداخەوە پۆڵێنێکی کە چەند کەس لە دەروی سلێمانی هاتووە چەند کەس لە سلێمانی هاتووە لە بەروی قەرباڵغێکی زۆر بوو بێشمار قەرباڵغ بوو نەتوانرا کە کۆنتترۆلی و کە بزانێت کێ لەکوێوە هاتووە بەڵام ئەوەی کە بەدی ئەکرا بەچاو ئەبینرا لە کۆتاشەوەکانە دانیشتووی سەردانیکەرێکی زۆری خواروی عێراق سەردانی فیستیڤالەکانی کرد و لە ڕۆژی هەینیە دیار بوو کە سەردانیکەرانی دەروی سلێمانی زۆر هاتبوون بۆ ئیڤێنتەکە بەڵام وەکوی بزەبت بزانین چەنی لەم سەر و 300,000 چەنی خەڵکی سلێمانیوە دەرەوە بەداخۆ نەمانتوانیوە. کاکژێ هەڵبەتە قەرباڵغێکی ئەجگار زۆر لە فستیڤالەکەدا هەبوو لە ڕووی ئەمنێت و ئارامیەوە چۆن بوو فستیڤالەکە بۆی کە ئەو هەموو خەڵکە بەڕاستی بخۆم شەوێکیان هاتم زۆر قەرەباڵغ بوو یعنی لەگەڵ ئەوەشدا گەشتێکی وای نەبووە ها زەڵتە دروست بێت و خواستە پێکدادان بێت چۆن توانیتان کۆنتترۆلی ئەمە بکەن ناخۆی ئارامی و ئەمنیەوە چۆن بوو؟ بەڵێ تەوەن سپاسێکی بێشمارەکەین بۆ هێز ئەمنیەکان هاوکاریکی سەرسەختی ئێمە بوون لە ئاسایش لە پۆلیس لە هەموو هێزەکانی تر لە یەکەم ڕۆژی فیستیڤالەکەەوە تا ئاخیر ڕۆژی فیستیڤالەکە لەگەڵمانە بەشدار بوون لە هێزی فریاکەوتنەکان لە بەرگری فریاکەوتن لە ئیسعاف لە هەر هەمویان لەگەڵمانە بەشدار بوون چکە قەرەباڵغێکی زۆر بوو ئیسمان کۆنتترۆلیکن خوانە خواستەگەر هەشتێک ڕووبات بتوانین بە سووترین کات چارەسەری بکەین بەڵام خۆشبەختانە کەمترین ڕووداو لەناو فیستیڤالەکە ڕوویاوە لە یەکەم ڕۆژ تا ئاخیر ڕۆژکە ڕۆژی شەوی سەری ساڵ بوو قەرباڵغێکی ئەجگار زۆری هەبوو توانرا کۆنتترۆل کرێت و ئەویش بە یارمەتی برا هێز ئەمنیەکانمان بوو. پلانتان هەیە لەم شێوازی فستیڤالە پەری پێ بدەن یاخۆت شتی جیاوازتر بکەنەوە ببێن بۆ ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان؟ بەڵێ وەکو پلانمان بەڵێ پلانمان هەیە و یەکەم جار بەس پلانێک بوو بەڵام لە کاتی ئیڤێنتەکە لە کۆتایی ئیڤێنتەکەیە پاڵپشتێکی زۆرمان هەبوو لە سەرجەم براندەکانەوە کە بەردەوام بین لەم ئیشە و ئیڤێنتی داهاتوومان بکەین بەم زوانە وشەڵا بە زووترین کات چالاکی داهاتوومان بڵاوەکەینەوە و بەردەوام بین لە شتی جوان بۆ سلێمانی ئیشەڵا. زۆر بەخێر سپاس بۆ زۆر بەڕێز ژیار بەختە ڕەخەری فستیڤاڵی دەروازەی سلێمانی سپاس بۆ تۆ سپاس بێک لە بەیان ڕۆکستانە دەگەڵ ئێمە ئامادە بوویت.